دیارە ئەم سەردانە بۆ دروستکردنی پەیوەندی بوو و ئاڵوگۆڕکردنی بیرڕابوو و سەرنجی یەکترمان لە یەکتر ئاگادار کردەوە و سەرەتایەکە بێ بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان ئێمە وەکو هێزێکی نوێ و ئەوانش وەکو هێزێکی خەباتگەر. پرۆسی ئاشتی لە هەر شوێنێکی دنیاە هەر کەسێک هەر لایەنێک هەر حیزبێک کاری بۆ بکا بە شێوازێکی دیموکراسی کارێکی پەسەندە.